وەزیری گواستنەوە گەیاندن لەبارەی پرسی نرخی کارتی مۆبایل و هەروەها لۆگۆی تاکسی و فڕۆکەخانەی نێودەوڵەتی دهۆک و پۆستە لەگەڵ لیژنەی شارەوانی و گواستنەوە گەیاندنی پەرلەمان کۆ دەبێتەوە. سەبارەت بەم کۆبوونەوەیە هاوکارم هۆشمەند سادق لەگەڵم دەبێت لە پەرلەمانی کوردستانەوە بزانم کاتر وردەکاری زیاتری کۆبوونەوەکە چێ بە چ ئامانجێک. گوڵباخ ئەم کاتت باش بڕیارە ئەمڕۆ سعات 11 وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەت هێرێمی کوردستان بەمەستی گفتوگۆکردن لەبارەی ژمارەیەک بابەت لەبارەی بەزبوونەوەی نرخی کارتی مۆبایل ئینتەرنێت گواستنەوە و گەیاندن لێدان لۆگۆی تەکسیەکان و دروستکردنی فڕۆکەخانەی نێودەوڵەتی دهۆک و پرسی پۆستە ئەمانە کۆمەڵێک بابەت دەبن کە ئەمڕۆ وەزیری گواستنەوە گەیاندن بە ئامادەبوونی بڵێن ژمارەیەک بەڕێوەبەری گشتی سەر بە وەزارەتەکە و لەگەڵ لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و گواستنەوە گەیاندنی پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە و وردەکاری زیاتر لەبارەی کۆبوونەوەی لەگەڵ جێگیری سەرۆکی لیژنەی گفتوگۆ دەکەن کاک ڕزگارم کاتت باش ئەو تەوەرانە چین کە دیاریتان کردووە کامڕۆ لەگەڵ وەزیری گواستنەوە گەیاندن گفتوگۆیان لەسەر دەکەن. بله کوبوونەوەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز وەزیری گواستنەوە تەواوکەری کۆبوونەوەکانی پێشتری لیژنەکەمان بووە لەگەڵ بەڕێزیان و لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی پەیوەندیدار بە ئەم وەزارەتە. لە کۆبوونەکانی پێشتر ئێمە لەگەڵ بەڕێز وەزیر باسی سەکتەری گواستنەوە بە گشتیمان کرد کە لە تەکسی و مترۆ و قیتار و حتا فڕۆخانەی دۆکە گرێتەوە کە چۆن ڕێکخراون و لە بەشی گەیاندنیش باسی کوالیتی ئینتەرنێت و ئەو کێشەکان کە لە بەردەم وەزارەتەکانن بۆ دانانی بورجی پەیوەندی و هەوا ئینتەرنێت. ئەمڕۆ بە تاکید گۆداری بەڕێزیان ئەبین بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارەکان کە پێشتر لە بەڕێزیان کراوە. بۆ کارتی مۆبایل ئەو کرێی کە خراوەتە سەری و باجێ خراوەتە سەری هیچی بۆ حکوومەت هێرمی کوردستان نابێت. ئایا ئەمە پێشنیاستان کردو نرخەکەم بکرێتەوە؟ بە شێوەیەکی گشتی هێلەکانی پەیوەندی عقدیان لەگەڵ حکوومەتی ناوەندی هەیە و لەسەر هەمان عقدیش باج ڕسومات بە حکوومەتی مرکزی ئەدەن. ئێستا لەگەڵ بەڕێز وەزیری گواستنەوە لە گفتوگوداین و پێشتریش باسەوەمان کردووە کە دەبیتن ئەم کۆمپانیاش تا ڕادەیەک پایبەندی دانی باج ڕسومات بن و نابیتن نرخی کارت یا حتا ئینتەرنێت لەسەر هەوڵاتی زیاد بکرێتن. ئەمڕۆ گۆداری بەڕێزیان دەکەن بزانین نەتیجەی ئەو هەماهەنگی و دانوستاندن لەگەڵ کۆمپانیەکان گەشتیتە چ ڕادەیەک. سەبارەت بۆ چاکسازەکانی ئەم وەزارەتە لە چوارچەوەی چاکسازەکانی حکوومەت هێرمی کوردستان چیان کردووەکەوە داهات زیاد بکەن و خەرجی کەم بکەنەوە؟ خۆتان ئەزانن لە چارچوبەی یاسای چاکسازی وزارەتی گواستنەوەشێک لە وزارەتە گەورەکان و چالاکەکانە کە دەتوانیتن دەورێکی سەرەکی ببینیتن بۆ کەمکردنی خەرجیەکان و بەرزکردنی داهاتەکان. بۆ نمونە پێداچوونەوە بە ئەو ڕێژەی کە لە ئەم وزارەتە کارمەندن بە پێی معلوماتی کە ئەمە هەموانە زیاتر ڕەنگە لە 8,000 کارمەندیان هەبیتن. پێداچوونەوە بە میلەکاتی ئەم وزارەتە خۆی چاکسازی بیتن بە تاکی تەنگاوەکانی ترشیان لە پێشە گۆداریان دەبین. پۆستە و گواستنەوە گەیاندنیش یەکێک لە تەوەرەکانی ئەوڕۆتان بە تایبەت گواستنەوەی گشتی چیتان کردو بۆەوە بەتابێت چی بزانن؟ وزارەتی گواستنەوە خۆی پلانێکی چڕوپڕی لەبەردەست بوو و چاوەڕی دەکرێتن لە فترەیەکی نزیکیش بچیتە باری جێبەجێبوون چونکە پۆستیشێک لە ئەو کارە سەرەکیەکانی ئەم وزارەتەیە بۆ گەیاندنی پۆست بە هەوڵاتیان. عەقدێکیان لەگەڵ کۆمپانیەکیان واژۆ کردووە لە چارچوبەی کاریانە بەڵام هێشتا نەچووتە کاری جێبەجێ بوون. بۆ گواستنەوەی گشتی میترۆ و شەمەندە فڕۆوانێتی طبعاً پێشتر لە کۆمپانیەکی وابزانم ئیتالیایی دیزایانی مترۆ و ترام بۆ محافزەی هەولێر کرایە و کولفەکەشی دیارە بەڵام لەبەر شەڕی داعش و بارودۆخی ناجێگیری ئابووری ئەم پرۆژە نەچوویتە باری جێبەجێبوون. ئالتەرناتیڤ بۆ ڕێخستنی کاروباری ترانسپۆرت لە هەولێر ڕەنگە لە ئێستادا باشترین ئالتەرناتیڤ بیتن و ئێستا دراسەتی ئەم
خزمەتگوزاری ترانسپۆرت لە باس دراستەکەی تەواو بووە چاوەڕێ دەکرێتن ئەمەش لە فترەیەکی نزیک بیشتە باری جێبەجێبوون بۆ ئەوەی جەنجال لە ناو کەمتر بکرێتن و ئێمەش هاتوچۆمان تەنها ئەحتمات لەسەر سیارە نەبیتن و باسش ببیتە ئالتەرناتیڤێک بۆ هاتوچۆن. بە کورتی لەبارەی فڕۆکخانەی و دەوڵەتی دهۆک چی کراوە؟ فڕۆخانەی دهۆکیش لەو پرۆژەنە ئەستراتیژیە کە لە بەرنامەی کاری حکوومەتی پێشوو بووە دزانی بۆ کراوە و چەند قۆناقێکی سەرەتاییشیان ئەم پرۆژە جێبەجێ کردووە بەڵام ئەمەش وەک پرۆژەکانی تر لەبەر خراپیە بارودۆخی ئابووری و لە بەرشەری داعش بەڕاستی نەچووتە باری جێبەجێبوون لە ئێستاداش ڕەنگە لە لای حکوومەتەوە تەملیکردنی ئەم پرۆژەیە تەمویلکردنی ئەم پرۆژەیە زەحمەت بیتێن لەگەل بەڕێز وەزیری گواستنەوە باس کراوە خۆشیان اختراقیەکان هەبوو کە لە ڕێگای کارتی تایبەتەوە هەوڵ بدرێتن تەمیلی ئەم پرۆژەیە بکرێتن ئێستا ئەمەش لە قۆناقی دراستە هەر کاتێک بودجەی پێویست بۆ ئەم فڕۆخانەیە بەردەست بیتن بە دنیایەوە فڕۆخانەی دۆهۆ کە چیتە باری جێبەجێبوون و جێبەجێ دەکرێتن. بەڵێ گوڵباخم نەگەڕێمەلێتەوە زانیاریەکان بوو لەبارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی وەزیری گواستنەوە گەیاندن لەگەڵ لیژنەی شارەوانی گواستنەوەگەیاندنی پەرلەمانی کوردستان. هاوکارم هۆشمان سادق لە هەولێرەوە لەگەڵم.